تاوانی نێودەوڵەتی واژۆی ئیتفاقی ڕۆما بکە. پێداگیری ئێمە لەوەدایە کە بەڕاستی ئێمە لەبەرەوەی وەکو میلەتی کورد ڕوبەڕووی جینۆساید بووینەوە، هەمیشەش مەترسی جینۆسایدمان لەسەرە. بۆیە پێداگیری ئێمە لەوەیە بەبێ بوونی عێراق لە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی هەموو ئەو کێسانێک کە دەمانوێت بە ئاراستەی بە جینۆساید ناسینی دۆزی ئەنفال هەڵەبجا ڕاگواستن بڕوا بەبێ ئەوەی عێراق واژووی ڕێکەوتنامەی ڕۆ بکە، بەڕاستی هەوڵ و تێکۆشانی ئێمە بەرهەم ناگرێ. بۆیە وەکو ڕێکخراوەکان ئەم ڕۆژ جارێکی تر پەیاممان هەیە، ئەو پەیامە ئاراستی حکوومەتی هەرێم و عێراق دەکەینەوە بۆی کە عێراق ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی. ئەو پەیامە لە ڕێگەی وتارێک بە ناوی فراکسیۆنەکان هاوڕێنەهرۆ ئەڵایی بۆتان دەخوێنێتەوە. سوپاستان دەکەین. زۆر سپاس. لە یادی 33 ساڵەی دادپەروەری جیهانیدا پەیماننامەی ڕۆما کە 23 ساڵ لەمەوبەر و لە 1998 بڕیاری لەسەر دراوە تا ئێستا چەندین جار هەموار کراوەتەوە و 19 ساڵ لەمەوە پێش و لە یۆلی 2002ەوە دەستی بەکارکردووە و 123 دەوڵەت پەسەندی بەیاننامەکە و پەیماننامەکە و دادگاکەیان کردووە و هەنووکە ئەندامن تیایدا. هەروەها 139 وڵات واژۆیان لەسەر کردووە. عێراق لە بەرواری 15/2/2005 بەو ڕێکەوتنە پەیوەست بووە، بەڵام بێ هیچ ڕوونکردنەوەیەک دوای 2 هەفتە پاشەکشەی لێ کرد. 19 ساڵ لەم دادگایە، ئەم دادگایە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە و ئەو ڕخنانەی لێی گیراوە بۆتە بربەستێک تا ڕادەیەک هەست پێکراو لە بەردەم ئەنجامدانی تاوانە زەقەکان و تا ڕادەیەک کەمکردنەوەی. ئێمە زیاتر لە 16 ساڵە بێ پسانەوە کار بۆ بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی دەکەین. لە یادی 23 ساڵەی بڕیاری پێکەنانی دادگاکە و 19 ساڵەی دەست بەکاربوونی ئەو دادگایە و ڕۆژی دادپەروەری جیهانی وەک گەلی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە لە هەموو گەلانی دیکە زیاتر پێویستمان بە دادگایەکی جیهانی وا هەیە و داواکاری. حکوومەتی هەرێمی کوردستان فشار بخاتە سەر حکوومەتی ناوەندی بۆ ئەوەی پەیماننامەی ڕۆما واژۆ بکات و ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ ئەوەی نیازپاچی خۆی لە ڕێگەی بە ئەندامبوونیەوە لە دادگاکە بۆ پێکەنانی ئەم وڵاتەی مەڵبەندی جینۆساید ڕادەگەنێ کە دشت بە دووبارەبوونەوە و تاوانەکانی ڕابردووە کە بەسەر گەلەکەمان داهاتووە: هەڵەبجا، ئەنفال، بارزانی، فەیلی، تەعریب، قەڵاتزێ، مووسڵ.